بەڕێزان بینەران و جۆگران ئەم کاتتان باش، هیوادارم سەلامەت بن. لەم ئێوارەیە باسی دیاردەی مردنەکەین لە کۆرۆنا ڤایرەسدا. دیاردەی مردن، پرۆسەی مردن پرۆسەیەکی لە هەنێ نەخۆشیە دوور و درێژە، لە هەنێ نەخۆشیات تۆزێ بە خێرایی ئەڕوا. ئێمە دوێنێ لە بەرنمەیەکە باسی ئەومان کرد کە بۆچی کۆرۆنا ڤایرەس زۆربەی سووکە یان بێنیشانەیە لای ئێمە. ئەمڕۆ لە یەکێک لە سلایدەکانیشمە جارێکی تر ئێمە سەر ئەو بابەتە و لەگەڵ ئێوەی بەڕێزە ئیمشەو هەوڵێم باسی ئەو دیاردەیە بکەم کە مردن لە کۆرۆنا ڤایرەسە چییە؟ چێ ئەمرێ؟ بۆچی ئەمرێ؟ پرۆسێسی مردن چییە؟ مردن لەو تەرازووی کە پێوتێ حاڵەتەکە ناقیسە یا حاڵەتەکە زائیدە، لەو پرۆسەیە چییە؟ مردن لە تەرازووی ژمارە چییە؟ ئەو ئینسانانی کە ئەمرن لە ناو جەدۆلا بوون بە ژمارە. مردن لە تەشخیسی نەخۆشیە چییە؟ ئێمە لە جیهانە سیستەمێکمان پێ هەیە، پێوتێ سیستەمی کۆدی تەشخیسی جیهانی، پێوتێ ICD. مردن لە هاوکێشەیەکی ترایە، ئەویش ئەوەیە پێوتێ مردن بە تەشخیسی سەریری، یعنی تۆ بەس نەخۆشەکە کە مردووە ئەی بینیت لە جەوێکی ئەو ژینگەیەکە لەو کاتا مردن باوە بەو شوێ ئەمرێ دکتۆرەکە یان خەڵکەکە بۆیانە بێ بە قسە و باس بەوە مردووە یا بەوە نەمردووە. مردن لە تەرازووی زانستی توێکاریە یا تەشریح یا طوبی عەدلیە. مردن لە تەرازووی عەقڵدا. خەڵک چۆن بۆ مردن ئەڕوالێن نەخۆشیەکە. ئەم نەخۆشە مردووە. خەڵکێکەیە کە هەر هیچ لەو شتانی کە باسمان کرد لێی نازانێ، بەڵام خۆی بە بۆچوونی خۆی بە فەنتاسیای خۆی باسی ئەو جۆرە مردناکە. مردن، نسبەتی مردن، ڕێژەی مردن لە ناو کۆمەلگا خۆی ئاسایی چەنە و باسی ئەوەژەکەین ڕێژەی مردن چییە؟ ئەو ڕێژەی ئێمە باسیەکەین ئایا بۆ نمونە ڕێژەی مردن ئێستا لە کوردستانە چەنە، لە عێراقە چەنە، لە جیهانە چەنە و ئایا ئەو ژمارەی کە ئێمە قسەی لەسەرەکەین بۆ مردن بەڕاستی ئەو ڕێژەیە لە مردن ڕێژەیەکی ڕاستیە؟ من هەوڵەیەم وردە وردە بەسەر کۆمەڵێ سلایدا بڕۆم، سلایدەکان ژمارەی تایە و بە زمانی ئینگلیزیە، بەڵام ئیشی من لێرە ئەوەیە کە سلایدەکان لەگەڵ ئێوە باسکەم. سلایدی یەکەم کە ئێستا من باسی یەکەم، ئەگەر ئێوە سەیرێکی 15 بکەن، 29 بکەن، 33 بکەن، لەگەڵ 12 بکەن، بزانین لە جیهانە چی ڕوویاوە. ئێستا ژمارەی توشبووان لە جیهانە نزیکەی 1,800,000، نزیکەی 110,000 مردووە و نزیکەی 412,000ش چاک بۆتەوە. ئەگەر ئێوە سەیریکەن ئەڵێ 110,000 مردووە، ئەمە لێرە ژمارەیە، کەواتە لەم جەدۆلەی لە بەردەستانایە مردن ژمارەیە. با سەیرێکی ئەمریکاکەین بزانین لە 15 چەند حاڵەتیە بووە. ئەمریکا لە 15 حاڵەتیە بووە، مردنیشی تیان نەبووە. ئەگەر مقارنەیەکی کەی لەگەڵ عێراق و کوردستانە، ئێمە لە 15 هیچ حاڵەتێکمان نەبووە. ئەگەر بچین سەیری وڵاتەکانی تر بکەین، هەر هەمویان لە 15 بێجگە لە چین کە لە 15 نزیکەی 70,000 حاڵەتی هەبووە، 1,700 مردنیشی هەبووە. ئەگەر تۆزێ بڕۆینە پێشەوە سەیرەکەی ئینسان لەم جەدۆلانە تەنها ڕقەمە، هیچی تر نییە. خۆ کەس نازانێ ئەو 15 چیەیە، مایکڵە، جۆنە، سەوسەنە، کەس نازانێت چیەیە. بچۆ بۆ 29 بۆ نمونە لە مانگی 2 ژماری کەیسەکانی ئەمریکا بێ بە 68، ژمارەی کەیسەکانی عێراق بێ بە 13، ژمارەی بڵین لە کوردستان لە 29 حاڵەتمان بۆ دروست دەبێ. لە دوای 2 هەفتە، لە دوای 1 مانگ 29 بۆ 33 سەیرەکەی دنیا گۆڕا. سەیرەکەی دنیا گۆڕا. ئەمریکا لە مودەیەکی زۆر قیاسی کەمە بە 1 مانگ بۆ نمونە لە 68,000ەوە لە 68 حاڵەتەوە بوو بە 165,000، هیچ مردوویەکی نەبووە کەچی بوو بە 3,000. لە 12 سەیرەکەی ئەمریکا لە 500 بوو بە 540,000، نزیکەی 20,000 مردووە. ئیتالیا بوو بە 152,000. 19 وەرە خوارەوە بۆ عێراق سەیریکە بوو بە 1,372. وەرە خوارەوە بۆ با بڵین کوردستان سەیرەکەین کە 330 حاڵەتمان هەیە، 4 حاڵەتیمان لێ مردووە. ئەم مردووە کە سەیرەکەی بۆ هاوڵاتی کورد پرسیاری لا دروست نەبووە 20,000ەکە بە کۆرۆنا ڤایرەس مردوون یا بە کۆرۆنا ڤایرەس نەبردوون.
کەسێکی تر لە وڵاتی ئەڵمانیا 125,000 گردوێتی 2900 تقریبا مردووە کەس پرسیاری ئەوەی لا دروست نەبووە ئەو 2900 بە ڤایرس مردووەیان بە ڤایرسەکە نەمردووە. بەڵام لای ئێمە پرسیارێ دروست دەبێت ئایا لە ڕاستیە ئەو خەڵکانی لای ئێمە مردوون بە کۆرۆنا ڤایرس مردوون یا بە کۆرۆنا ڤایرس نەمردوون. ئێمە لێرە ئەو چوار حاڵەتەی کە لە کوردستانە ئەوە تا بەڕقەمەیان بینین. ئەگە سەیرێکی بۆ نمونە وردە سەیری بکەین ئەسێرەکەین مردوو یا زین و یا توش بوو یا چاکبوونەوە بۆ بەڕقەم. یعنی نێمە نازین ئەو ئێمە بەس چوارەکەی خۆمانە ناسین ئاگەمان لەوانی تر نییە. ئەی با بزانین لە دنیا چۆن سیر کراوە بزانین بۆ چوونی دنیا لەسەر ئەمە چییە. سی وردە سەیری سلایدی ژمارە دووەکەین بۆ نمونە ئێمە ئەگەر سەیری سلایدی ژمارە دوو بکەین کاتی خۆی ئێمە باسی ئەومان کرد کە نەخۆشیەکان بە گشتی 5 سیفەتیان هەیە. ژمارە یەک هەیە نەخۆشیەکەی پێوەیە ڤایرۆسەکەی تایە بەڵام هیچ نیشانەیەکی نییە یان نیشانەیەکی زۆر کەمی هەیە کاتی خۆی وتمان نیشانەکانی لە هەڵامەت ئەچێت یا تۆزێ قورستر یا تۆزێ سوکتر. ئێمە کاتی خۆی 1 و 2مان دروست کرد سێهەم وتمان مامناوەندی. ئێمە خۆشبەختانە زۆربەی زۆری کەیسەکانی ئێمە ئێستا پیاڵێنەی سووک یان بێنیشانە لە 90 لای ئێمە لە حاڵەتی 1 و 2ە. چەند حاڵەتێکمان هەیە هاتۆتە حاڵەتی مامناوەندیەوە. ئێستا جیهان گۆڕیوێتی ئێستا جیهان هاتووە لەسەر بنەمای ئەو شتانی کە تێک چوو. ئەگەر بینەری خۆشەویست سەیری ژمارە 1 و ژمارە 2 ژمارە 3 و 4 و 5 کە ئەمە لە جیهانە کۆن بووە. بۆ ئێستا ئەوان هاتوون کەیسەکانیان زۆر بووە حاڵەتەکانیان گەیشتۆتە 150,000 و 500,000 و 100,000 و 300,000. پرسیارێ لە خۆمان بکەین ئایا لە ئەمریکا ئێستا ژمارەکان 500,000 کەسە باشە وەکو کوردستان هەر هەمویان لە نەخۆشخانەکانان. لە وڵاتەکانی سکەندناوی ژمارەیان بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 5,000 و 6,000 و 7,000. ئایا ئەمانە هەمویان لە نەخۆشخانەکانان؟ لە وڵاتی ئیسپانیا و فەڕەنسا و ئیتالیا ژمارەکەیان لە 150,000 زیاتر کەمترە. ئایا ئەمانە لە نەخۆشخانەکانان؟ کەواتە پرسیارێکی زۆر گرنگە. ئەوان هاتوون جارێکی تر نەکەرەوە ئەو حاڵەتی لای ئێمە خەریکە قورسە لای ئەوانە بە سووک. هەر لەبەر ئەوەی ئەگەر سەیری ئەو جەدوەلانی ڕێکخراوی تەندروستی جیهانی بکەی ئەڵێ لە 180 سووکە لە 120 چییە؟ بەڵێ حاڵەتی مەترسیدارە بە پێچەوانەوە ئەو حاڵەتانەی لای ئێمە قورس بوو کەچی سیرێکی ئێستاچی لە جیهانە لەبەر ئەوەی حاڵەتەکانەوە زۆر بووە هاتن چیان کرد نیشانەی نەخۆشیەکانی کە 5 حاڵەت بوو ئێستاوان پێ هەروازیان لێهێناوە. ئەو حاڵەتی کە پێوتێ بێنیشانە و سووک ئێستا لە خەریکە لە پێناسەی خۆیان دەریان هێناوە. لەوێ داغڵی نەخۆشخانەیان ناکەن هەر ژمارەشیان جاریوە هەر نازان چەنە ئەوەی کە بێنیشانەیە هەر نازانێت چەنە. بەڵام ئێمە لێرە ئەوەی بێنیشانەیە ئەوەی بێنیشانەیە نیشانەی زۆر کەمە داغڵی نەخۆشخانەکانی خۆمانمان پێکردوون. لەبەر ئەوە ئێمە ئەوە زۆر گرنگە هاوڵاتی بزانێت کەیمە لەو مەرحەلیان وردە سەیری سلایدێکی ترەکەین بزانین جیهان لەگەڵ ئەم ڤایرۆسا بەرەوچوو ئەڕوا. ئەوە زانیمان جیهانی مردن و ژیانی ئەوانە بۆ بەڕقەم. ئەگە سەیری سلایدی سێهەم بکەم بۆ نمونە هەمان ئەو قسەیە بوو کە باسم کردووە جیهان 1,800,000 تایە 110,000 مردوو 410,000 زیاتر لەوە چاکبوونەوە کەچی سەیرەکەی لە ناو کە ئەچیتە ناو ئەو سایتانەوە کە بۆیان نەگەڕێسەی سایتەکانەکەن سەیرەکەی نووسیوەتی سووک لە 96 هەموو حاڵەتەکانی جیهان کە ماوەتەوە ئێستا لە 96 هەموو حاڵەتەکانی جیهان سووکە بەڵام لە 4 هەموو حاڵەتەکانی جیهان مەترسیدارە. باشە ئێمە پرسیارێکیان لێ کردبووین ئەی بۆچی کورد هەمووی سووکە ئەوان ئەو سووکەیان گۆڕیوە. ئەو سووکە پێ ئەوتێ ئیلتیهابی سنگەکانی سووک ئیلتیهابی سیەکانی قورس. ئێستا هاتوون وازیان لە هەموو قۆناغەکان هێناوە هەچ کەسێ سیەکانی پەڵەی بەسەرەوە بێ سیەکانی گرتبێتی دەستیان کردو بەوەی ئێستا وردە سێ قۆناغیەکەمیان تێپەڕانوە داغڵی نەخۆشخانەیان ناکەن. تەنها ئەو جۆرانە لەوانەیە داغڵی نەخۆشخانە بکرێ کە بۆ نمونە تەنگە نەفەسن ئۆکسجینیان پێویستە و هەروەها سیەکانیان گۆڕانکاری تایە. با ئێمە بێین سەیری یەکێک لەو لێکۆڵەنانەوە بکەین کە لە ئەمریکا کراوە. ئێمە ئەمڕۆین باسی دوو لێکۆڵینەوەی زۆر گرنگەکەین بۆی هاوڵاتی بزانێت کە بۆ نمونە ئەو لێکۆڵینەوەی کە لە ئەمریکا کرا یەوە لە سینیش کرا. ئەو لێکۆڵینەوەی یەکەم جار بۆ نمونە باسی سینەکەین.
گەورەترین لێکۆڵینەوەیەکە لە سینە تاکو ئێستاچێ کۆمەڵگای بەشەریەت و هەوانی لە لێکۆڵینەوە توێژینەوەن زۆر سەرسام بوون بەوەی چۆن سین توانیان لێکۆڵینەوەکی ئاوا پێشکەشکەن 72,000 نەخۆشیان خستۆتە ناو لێکۆڵینەکەەوە 44,000 نەخۆشیان نەخۆشیەکان پۆزتیڤە 16,000یان بەس پێیانەوە تۆ شتیان لێ هەیە لە 10,000یشیان هەر بە فەحسی سەریری یعنی بە فەحسی سەریری بووە هیچی تر نەبووە دوای ئەوە نزیکەی 900 دانیان هیچ نیشانەی نەبووە ئەوان هاتوون هەر هەمویان ئەڵێن بۆ ئەڵێ بەبێ ئەوەی فەحسەکە 44 دانیان بە تەئکید بووەکەوە باقیێکی تریان هەموو خستۆتە ناو بەحسەکەوە وتویانە کەواتە ئەگەر ئێمە ئاگامان لەوە بێ تۆ ئەتوانی بە حاڵەتێک بڵێ تۆ کۆڤید-19 حاڵەتی نەخۆشیەکەت هەیە ئەشتوانی لە ژینگەیەکە وەکو سین یا لە ژینگەیەکە ئەزانی نەخۆشیێکی تایە ئەو نەخۆشە مردووە ژینگەکەی کۆرۆناڤایرەسە ئەتوانی بیخیتە ناو کۆڤید-19 و بڵێ ئەم نەخۆشەش بە نەخۆشی کۆرۆناڤایرەس مردووە چونکە ئەگەر ئەمە یەکێکە لە ئەو کەسەی ئەم مەقالەی بە تەفسیل نەخوێن بێتەوە نەچوێت دێر بە دوایە نەگەڕابێ ئەوەی بۆ دەرناکەوێت لە ناو مەقالەکە نووسراوە ئەمە سەرەتایی ترین ئەم 72,000 پێ ناونراوە هەمویان پێ ناوێنراوە کۆڤیدی-19 یعنی هەر هەمویان بەوەی کە گرتوێتی بەوەشی کە نەیگرتووە هەر هەمویان ناوناوە نەخۆشیەکە لە چەنە لە چلەمین ڕۆژی کە تووشی نەخۆشیەکە ئەبن سەرڕای هەموو ئەو شتانەی کە باسییان کرد کەواتە ئەمەوێ لێرە بە هاوڵاتی بڵێم شەرت نییە تۆ لە حاڵەتێکە بەس تەنها ئیلا ئەبێ پۆزتیڤ بێ و ئەبێ لە نەخۆشخانە داخل بوو بێ اینجا پێی بڵێ ئەمە کۆرۆناڤایرەسی نەخۆشی کۆرۆناڤایرەسێتی ئەم نەخۆشە چەنەها ئێستا چەنەها لە وڵاتی چووک ئیسپانیا و ئیتالیا ئێستا ئەچن لە ماڵەوە ئەزان کۆرۆناڤایرەسیشی هەبووە مردووشە ئەمە کۆرۆناڤایرەسی هەیە چونکە لەبەرەوەی زانست لە شوێنی چترەوە قسەکە زانست لە شوێنی چترەوە باسی تەشخیسەکە تەشخیسکردنی نەخۆشی بە مەزاجی کەس نییە تەشخیسکردنی نەخۆشی لەسەر ئەساسی کۆمەڵێ بابەتی زۆر عیلمیە بەڵام تۆ ناتوانی بڵێ من 100% تەئکیدم ئەمە بەوە مردووە و کەسیش ناتوانێت بە تۆی ئیسپاتکە بە 100% بە شتێکی تر مردووە هەتاکو نەخۆشەکە تەشریح نەکرێت تەشریح نەکرێت و ئێستا ئیسپاتیش بۆ لە نەخۆشی کۆرۆناڤایرەسە نەخۆشەکەش تەشریح یعنی هەڵەوە شێندریە کە سەیرەکەن ئەو مادانەی کە سیەکان وەکو خۆیە بەڵام کۆمەڵێ مادە ڕژاوە کۆمەڵێ مادە ڕژاوە کە پێوتی عاسیفەی سایتۆکین چۆتە مەجموعەی ئۆرگانی تر ئۆرگانەکانی پەک خستووە بەبێ ئەوەی لە ڕووی تەشریحیەوە هیچ جۆرێلەوە ئیلا ئەبێ فەحسێکی تایبەتی ورد هەیە بۆی بکەیت ئێستا چێ من وردە ئەچمە سەر سلایدێکی تر چونکە سلایدی یەکەم کەوتم ئەو بەحسە گەورەیە بوو کە لە سین کرا بەحسی دووەم یەکێکە لە ئەمریکا کرا ئەمە دووهەمین گەورەترین لێکۆڵینەوە توێژینەوەیە کە لە کۆرۆناڤایرەسا کراوە لەسەر مردن هەردوو بابەتەکە گەورەترین بابەتن بڵێ ئەم سلایدەی کە دوای ئەمە ئێستا سلایدی تریەت ئەم سلایدەی تریان ئەگەر سەیریکەن 2449 حاڵەتیان لەم بابەتا سیر کردووە لە هەمووی گرنگتر نەتیجە ئەگەرێکێ بە وردی وردە بە دیێڕەکانی ئەم لێکۆڵینەوەیە بڕوە لە شوێنێکە قسەیەگەکە ئەم بابەتە ئەڵێ ئێمە بۆمان دەرکەوتووە لە ئەمریکا گەنجتر یعنی ئەڵێ لە بینی لە سین شتێکی ترئیستە ئێمە سەر ئەنجامی هەردوو بابەتەکە یەمە سەر ئەنجامی سلایدەکەمان ئیستاکە سەیری سلایدەکە ئەکەینەوە یان سەیرەکەی لە ئەمە باسی بەس مردنەکە ئەگەر سەیریکەن لە خوارەوە نووسراوە 55 ساڵ بۆ 64 ساڵ بۆ نمونە ئەڵێ نسبەتی مردن لە 55 بۆ لە 1.4 یا بۆ نمونە ئەوەی کە لە باسیەوە کە چەنی لە ئەنعاش کەوتووە چەنی داغڵی خەسخانە بووە و چەنیشی مردووە ئەگەر سەیریکەی لە بینی 55 بۆ 65 1.4 تا 2.6 مردووە بەڵام وردە کە تەمەەن زیاکە 65 هەتاکو سەر و 84 زۆربەی زۆری مردنەکان کەوتونەتە ئەوە ئەمریکا ئەڵەیە بەم شێوەیە لای ئێمە ئەوانی کە گرتویانە یا تۆزێک مردیان زیاترە نەخۆشەکانی ئێمە گەنجترن بەڵام لە هەردوو بابەتەکە اینجا لە هەردوو بابەتەکە یەک هاوکێشی زۆر گرنگ هەیە حەزەکەم هاوڵاتی بەڕێز ئەوە بزانێ لە هەردوو هاوکێشەکە یەکشت یەکەم گروپێکەیە پیان ئەوتێ ئەو گروپەی کە ئەگەر بیگرن مەترسیدارترن ئەو گروپان ئەگەر
نەخۆشیێک بۆ ئەوەی ئێمە باسی کوردستانەکەین باسی ئەوەکەین بە نزیکترین کات لەم چەند ڕۆژەیەتەوە لەم چەند هەفتەیەتاوە شایی بجێڕین بەڵام ئەوەتان لەبیر نەچێ گروپێکەیە تەمەنی لە 6 ساڵ زیاترە یەکێک لەم نەخۆشانی خوارەوەی هەبێ شەکرە زەخت جەڵتەی دەماغ لێ یابێ نەخۆشیە درێژخایەنەکانی سیەکانی هەبێ یان بە هەر هۆکارێ بێت تەمەنی گەنج بێت بەڵام مەناعی دابەزی بێ هیوای نەخۆشی ڕۆماتیزمەی هەیە کۆمەڵی دەرمان بەکارێنێ وەکو حەبی کۆرتیزۆن یا حەبی کۆرتیزۆنی بەکارێنەوە ئەمانە خۆیان کە ئیگرن ئەگەر سەیری ئەو دوو بەحسە بکەین کە تا ئێستا دوو گەورەترین لێکۆڵینەوەی لە مێژووی ئەم کۆرۆنا ڤایرەسا کراوە لە چین و لە ئەمریکا و مێژۆکەشی تەنها 3 مانگ و شتێکە لەبەرەوەی مێژووی ئەم کۆرۆنا ڤایرەسە زۆر تازەیە دوو توێژینی ئاوا گەورە هاتوتەوە پێمان ئەڵێ ئاگاتان لەو گروپە بێت وتکاتان لێ ئەەکەم ئەمان لە هەردوو بابەتەکە یەکشت ئامۆژگاریمانەکەن ئەڵێ ئەم گروپە ئەبێت لێی دوورکەویتەوە قەرەباڵغی لەگەڵا دروست مەکە تکاش لە خۆیەکە ئەڵێ تکا لە خۆ دەکەم کە هاتیتە دەرەوە قەرەباڵغی دروست مەکە دوو مەکە بەسییان سێ مەکە بە چوار مەچۆ شوێنێک و کە نایناسی یعنی لەبەر ئەوە زۆر گرنگە ئەو گروپەش ئەبێ ئاگای لە خۆی بێ نەگەرەوەی ئێمە ئاگامان لەو گروپە بێ یعنی کەواتە هاوڵاتی بوون لە هەردوو لایەوە یعنی تەمەنێ 20 ساڵە تەمەنی 70 ساڵە لێپرساوی ڕێکخراوی تەندروستی جیان قسەیەکی زۆر جوانی کرد ئەڵێ بە کۆمەڵایەتی بوونەوەی تەمەن یعنی 20 ساڵیەک لەکە 70 ساڵیە چۆن کۆمەڵایەتیە بێتەوە یعنی پارێزگاری کردین لە یەکتری با بچینە سەر سلایدێکی تر ئەنجا ئەلەم سلایدا ئەوەیە کە من پێم وتن ئەو کەسانی کە بۆ نمونە ئەگەر سەیریکەی ئەوانەی کە یەکەم زەختیان هەیە نەخۆشی شەکرە جەڵتە نەخۆشی درێژخایەنەکانی سی و لەگەڵ سەرەتان ئەمانە و حاڵەتە بۆ نەیانزانیوە ئەگەر سەیریکەی لەم حاڵەتانە ئەبێ زۆر باش ئاگامان لە خۆمان بێ ئەمانە ئەگەر بیگرن مانای و نییە ئەمان زووتر ئەیگرن نەخێر ئەم گروپە کە ناچێتە دەرەوە خۆیە پارێز نایگرێ بەڵام ئەو کەسەی کە ڕعایەتی ئەمان ناکە یا خۆی ڕعایەتی خۆی ناکە کە گرتی ئەم گروپە ئەو گروپەی مەناعەتی کەمە وەزعی خراپتر تێگەچێ بۆ نمونە کەسێک پرسیارەکات ئەڵێت چۆن نەخۆشیێک لە ماڵەکەی خۆیان بە کۆرۆنا ڤایرەس ئەمرێ ئەم سلایدی خوارەوە قسێکی زۆر جوانمان پێڵێ ئەمە یەکێکە لەو سلایدانەی سلایدێکی ترمان هەیە ئەم سلایدە زۆر جوانە پێمان ئەڵێت بۆ نمونە ئەگەر یەکێ سەیری بکات ئەڵێ ئەگەر سەهمی یەکەم نووسراوە چەند ڕۆژ نووسراوە 7 ڕۆژ ئەوە 7ەکە ڕۆژە 8 ڕۆژە 9 ڕۆژە 10 ڕۆژە ئەڵێ ئەمە باسی 41 کەمین نەخۆشەکە ئەکا کە لە چین داغڵ کران لە کاتێکە کە داغڵ کراون لەو ڕۆژەی داغڵ کراون ئەگەر سەیری بکەیت 7مین ڕۆژە ئەو کەسانەی کە چوونەتە ناو جیهازی تەنەفوسی سەناعیەوە یان وەزعیان زۆر تێک چووە لە 7ەوە هەتا 10 ڕۆژ بووە لە 7ەوە بۆ ئاخر شتەکە نووسراوە 7 8 9 10 ڕۆژ و نیو کەواتە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێت ئەمە زۆر گرنگە ئەمە ئەو پرسیارە وەڵامەیاتەوە ئایا کەسێک ئەگەر دوێنێ چوبێ بۆ عیادەی دکتۆرێک نەخۆشیێکی سنگی هەبووە ئەشیعەی سنگەکەی کە سەیری ئەم دیۆکەی پەڵەیتایە چۆن دوای 2 ڕۆژ ئەمرێ بەڵێ ئەمە ئێمە ئەم ڤایرۆسە ئەگەر کەسێ مەناعەی نزم بێت کە لەگەڵ ئەچێتە ناو سیەکانەوە یان جاری وایە بە سیەکانیشان ناڕوات ئەچێ بۆ دڵ ئەچێ بۆ مێشک ئەچێ بۆ گورچیلە ئەچێ بۆ ڕیخۆڵە ئەمانە هەمووی حاڵاتمان هەیە بەڵام ئەوەی کە زۆر باوە یەکسەر کە ئەچێ بۆ سیەکان ئەگەر نەخۆشەکە مەناعەی کەم بێت یەکسەر ئەو محەتانەی کە لەسەر ناو خانەکانی سیە تێکێشکێنێ لەوێەوە ئاسیفەیەکی وردیلەی پشکۆلە دەرەچێ هەموو ئۆرگانەکانی تر تەفاعولێکی گەورە ئەکەن چەند ئۆرگانێک بەیەکەوە لە کارەکەون لەوانە سیەکان گورچیلە دڵ مێشک ڕیخۆ یعنی کۆمەڵێک شت ڕوا بۆ سیستەمی تەخەسوور تێکەچێ سیستەمی مەناعەت تێگەچێ زۆربەی ئەو سیستەمانەی ئێمە لێکێ لە مەحاضەرەکانمانە باسی چارەسەرەکانی کۆرۆنا ڤایرەسمان کردووە 20 جۆر چارەسەرمان ناوە لە 8 شوێنێکە ئەم ڤایرۆسە لە 8 شوێنێکی لەشیا بێ لەویا فلاشتی دروست کرد عیلاج بۆ دۆزراوەتەوە تەخەسووری هەڵوەشان عیلاج بۆ تەخەسوور دۆزراوەتەوە لەویا نازانم چی بۆ عیلاج بۆ دووە ڤایرۆسەکە خۆی ئەنتیبایۆتیک خۆی کۆرتیزۆن هەموویمان باس کردووە لەبەرەوە بەڕێزان
ئاگاتان لە خۆتان بێ ئێمە باسی ئەوەکەین ئەگەر خۆشبەختانە بەرەو ئەوە ئەڕۆین بەرەو کۆتایی ئەڕۆین بەرەو کۆنتترۆل ئەڕۆین بەرەو تێکشکانی ڤایرۆسە ڕۆین لەم بەرەو تێکشکانە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێت مەترسیەکە من ناڵێم مەترسیەکە بەسەر چووە من ناڵێم ئەمە من کەس ناترسێنم ئەمە زانستە ئەگەر ئاگامان لە خۆمان نەبێ لەگەڵ هەموو خەڵک چوە ناو ساحەکە لە پڕ ئەوژمە درێ لە هەمووی چۆ بە ناوێکە تەوژمی دووەم دەست پێکە تەوژمی دووەم زۆربەمان بێتاقەت بووین هەمومان هیلاچین هاوڵاتی هیلاکە دکتۆر هیلاکە پۆلیس هیلاکە مرور هیلاکە هەرچی کەسە لە وڵاتە هیلاکە هەمومان حەزەکەی بچین و ڕەفیق و برادر و کەسکاری خۆمان بینەوە لەبەرەوە ئاگامان لە خۆمان بێ هەتا ئێستش هەتا مانگی تریش دوو مانگی تریش خۆپاراستن باشترین چارەسەرە قەرەباڵغی نابێت دروستکەی نەک ئێستا نەک مانگی چوار نابێ مانگی پێنجیش دروستیکەی نابێ مانگی شەشی دروستیکەی قەرەباڵغی یعنی قەرەباڵغی دوورکەوتنەوە لە یەکتری 2 مەتر 3 مەتر باشترین چارەسەرە لەبەرەوە ئێستا وردە کەواتە ئەوەش بزانە هەر کەسێک کە ئێوارە نەخۆش بووە ئەڵێ چۆن بەیانی مرد بەڵێ ئەم نەخۆشیە کە ئاگای لە خۆ نەبێ مەناعە نزم بێ بۆ نمونە ئێمە ئەگەر مەناعە نزم بێ لەگەڵ چووە لەشتەوە ئەوە نازانێت ئەوە نازانێت ئەمە نازانێت تەنها بەوانەی وێراوە چکە ئەم نەخۆشە کوشندە نییە بەڵام تۆ لە دەرەوە تیربارانە کە چوویتە بەری کوشندەیە ئاگامان لێ بوو ئەوروپا ئەم ڤایرۆسەی بەرایە گیانی پیرەکانی خۆیان ئێمە ئەڵێ نە ئەوە تا قسە بۆ ئەوە نەکەین ئەڵێن ئەتان پارێزین ئێوەش خۆتان پارێزن ئێمەشەتان پارێزی لەبەرەوە ئێمە ئێستا لە گرێوی ئەوین کە تۆ سەلامەت بی سەلامەتی تۆ سەلامەتی ئێمەشە وردە چینە سەر سلایدێکی تر بزانین لەویا چیمان پێڵێ بۆ نمونە لەم سلایدا کە ئێستا چێ من ئەمەوێ زۆر بە خێرایی لەسەری قسە بکەم ئەگەر سەیری کەی نووسراوە لەسەر نووسراوە قۆناغی یەکەم قۆناغی دووەم قۆناغی سێم ئەم قۆناغەیە کە ئینسان ئەگەر لێی تێنەگات بۆ نمونە دکتۆرێک پەرستگایە یا هەر شتێ بێ هەر کەسێ بێک لە هەر کەسێکە لەوە تێنەگا کە مەناعەی ئینسان مەرحەلەی یەکەمە کە قۆناغی یەکەمی مەرحەلە کە ڤایرۆسەکە هاتە لەشتەوە ئەگەر قۆناغی یەکەم کە پێوتێ ئەو قۆناغی کە پێوتێ سەرەتای ئیلتیهابەکە سەرەتای هەوکردنەکە سەرەتای نەخۆشیەکە ئەگەر ئەم قۆناغە بە جوانی ئەم قۆناغە تۆ کەسێکی من ئەگەر حەزەکەمەوە بە هەموو خەڵکی کوردستان بڵێم لە زاخۆوە تا خانەقین ئەگەر هەموو نەتەوەی کورد ئێستا تەمەنیان لە 20 بۆ 50 ساڵ بووە جاوە چیە بڕۆن هەموو یەکتری ماچکەن هەر هەمووتان نە ئەموو وا بکە نە ئەوواکە هیچ شتێکم نەئەوت بەڵام چیەکەی تۆ گەنجێکی لە ماڵەوە بەتەمەنە هەیە لە ماڵەوە ئافرەتی دووجان هەیە لە ماڵەوە نەخۆشی درێژخایان هەیە لە ماڵەوە خەڵک هەیە ئەنواع شت بەکارهێنێ ئەچینەوە بۆ سەر سلایدەکە بۆی بزانین کە قۆناغی یەکەم ئەچێتە قۆناغی دووەم پێوتێ قۆناغی سیەکان قۆناغی سیەکان چییە لەو قۆناغە ئەبێ ئاگامان لێ بێ هەرچی چەکێکمان بەدەستەوە بوو تازەترین کۆنسێپت تازەترین مەفهوم لەسەر ئەم نەخۆشی ئەوەیە ئەڵێ مناقەشە مەکە کە تۆ نەخۆشێک لە بەردەستە خەریکە ئەمرێ نابێ مناقەشە بکەی نابێ دەستی بلەرزێ نابێت دەم بێ بەیەکە تۆ چی چەکێکی بەدەستەوەی بەکاری بێنە ئەوەی کە ئێمە لە کوردستانە لەگەڵ کۆمەڵی نەخۆشا کردومانە هەرچی چەکێکمان پێ بۆ بەکارمانێناوە نەڵێی لە فلان بە حەزوای و فلان بە حەزوای و ئەرە وڵا فلان کە زوای و فلان دکتۆر لە ئەمریکا ڤیدیۆیەکی تەسجیل کردوای و تووە فلان نازانم چی شتی وان نییە ئەوە حەزەکەم پێتان بڵێ ئەمە قسەی من نییە قسەی هەموو ئەو کەسانێک کە ناو لە ئەمریکا لە ئیتالیا لە ئیسپانیا لە فەڕەنسا لە ناو شوێنەکە ئەمە نییە بڵێ وڵای ئەم ئەنتی ڤایرۆسیان تۆ منی ناوێت تۆ تەعامل لەگەڵ حیاتی ئینسانە ئەکەیت ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە تەعامل لەگەڵ عەقڵی خۆتان ناکەی بزانی ئەم ئارتیکڵە و توێتی چی ئەو ئارتیکڵە نە لە بەردەستا دەرمانە هەیە بێ بەکاری بێنی ئەچین بۆ هەر سلایدەکەشمەوە سەر سلایدەکە بۆی زۆر باش ئەوە ڕوونکەمەوە بەشی سێمی سلایدەکە ئەوەیە ئەگەر بەشی دووەمی ئاگای لە سیەکان نەبێت لە مەرحەلەی سیەکانە کە چووە مەرحەلەی سێم ئەوە زۆر خەتەرە ئەمە ئەو ئیشەیە کە ئەبێ ئێمە بیکەین چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێت بەرەو قۆناغی کۆتایی کۆڕۆنا ڤایرۆسە ڕۆین ئەوە تا ئێستا باس کراوە ئیمڕۆ لە پارێزگای سلێمانی کۆمەڵی قەراراتیان دەرکردووە بۆ یارمەتیدانی خەڵک بۆی خەڵک تۆزی ئەو ناڕەحەتی لەسەر دەرچێت لەبەرەوە من ئەمڕۆم ئەم باسم بۆ هەڵبژات باسی مردن لە کۆڕۆنا ڤایرۆسە ئەمەوێ ڕێک ئیمڕۆ قسەکانم ئاراستی گروپی بکەم چونکە لەبەرەوەی ئێمە لە کۆتایی کۆڕۆنا ڤایرۆسین لە سەرەتاوە تا ئێستاکە هەمومان هیلاکی
هەر هەمومان هیلاچین، هەمومان بێتاقەتین، هەمومان دۆست و برادەرەکانی خۆمانە دیوە، هەمومان لە دایکمان دوورکەوتون، لە باوکمان دوور، چکە ئەو یا نەخۆشە یا شتێکی تۆ حەز ناکەی بچی بۆ لای بۆی توش نەبێت. لەبەرەوە ئێمە ئێستا کاتی ئەوە هاتووە کە بە جوانی بە پرۆسەیەکی ڕێک و پێک، بە قەرەباڵغینا، بە پرۆسەیەکی وردە وردە لەسەر خۆ، لە بە شێوەیەکی جوان ئەم خۆپاراستنە بخینە ناو خۆپاراستیی ئەمەلیەوە. ئەچینە سەر سلایدێکی تر بزانین. ئەم سلایدە هەرە و قسانەیە کە کردم یەکەم جارە چێتە سیەکانەوە، سیەکان ڕقەمیەکی لەسرە، کە ئەچێتە سیەکانەوە ئەچێتە ڕقەم دووەوە، لە ڕقەم دووە چێتە ناو خانەی سیەکانەوە، لە ڕقەم دووەوە دوایی لە ناو خانەی سیەکانەوە ئەچێتە ڕقەم سێ، ئەوەی باسمان کرد مەرحەلەی یەک، مەرحەلەی سیەکان، لە مەرحەلەی سیا، دوای لە مەرحەلەی چوارەوە ئەچێ بۆ سێ، ئەچێ بۆ چوار، ئەچێ بۆ ناو دەزوولە و مولولە و خوێنبەر و خوێهێنەرەکان، لێەوە ئەڕوا بۆ ئۆرگانەکانی تر، لە ئەچێ بۆ گورچیلە، لە پێنجەوە ئەڕوا بۆ شەش، لە شەشەوە ئەچێ بۆ حەوت، ئەچێ بۆ مێشک، ئەچێ بۆ خانەکان. کەواتە ئەم نەخۆشە ئەگەر کەسێک بیگرێ مەناعەی لاواز بێت، ئەبەو مەناعەی لاواز بێت، کەسێ بیگرێ مەناعەی لاواز بێت، ئەبەم شێوەیە ئەمەیە شێوەی کوشتنی ئینسان لەلایەن کۆرۆنا ڤایرەسەوە. ئەمە شتێک نییە لە ئاسمانەوە بێتە خوار بیا بە تەوقی سەریا بیکوژێ، شتێک نییە تۆ دوعاد لێ کرد بێ بۆی زەلامەکە بکوژی، شتێک نییە لە دەرەوەی ئیرادەی جسمی ئینسان بێت. ڕاستە و کەسێکم لێ، بەڵام ئێمە لە یەکەمین لە کۆتایی مانگی دووەوە هەتا ئێستای ئادەمان کردوتەوە. یەک ئامانجمان هەیە، ئەویژەوەیە ئینسانی کورد بەم ڤایرۆسە نەمرێت. بەڵام ئەوەش بخەنە خیاڵی خۆتان، ئەگەر لە شوێنێکە کۆرۆنا ڤایرەس هەبوو، نەخۆشەکە 50 نەخۆشی تریشیە بۆ لەو پێش کە پۆزەتیڤ بوو نەخۆشەکەتیایە، ئێمە ئەبێ ئاگامان لێ بێت لە خۆمانەوە قسەی نازانستی نەکەی، نەڵێن وەڵا بە کۆرۆنا ڤایرەس نەمردووە یا بە کۆرۆنا ڤایرەس مردووە. ئێمە ئەبێ قسەکانمان بەم شێوە بێ، مادەم لە ژینگەیەکایە کۆرۆنا ڤایرەس هەیە، لەو ژینگەیە ئەم کەسە، ئەم پیاوە، ئەم ژنە کە مردووە کۆرۆنا ڤایرەس پۆزەتیڤە، بە پێی پێناسەی تەشخیصی جیهانی کە ڕێکخراوی. ئێستا ئەچمە سەر سلایدێکی تر، بێ زەحمەت بە ئەم سلایدەتان پیشان بەم بۆی وردە وردە مناقەشەکانمان بچێتە سەر ئەم شتە. لێرە ئەگەر سەیری سلاید لای ڕاستکەین، بۆ نمونە ئەڵێ چۆن ڕێژەی مردن جیاکەیتەوە، تۆ ئەڵێ چیەکەم، هەچ کەسە لە ماڵی خۆی ئێستا توانێت بیکە، ژمارەی مردن لە کوردستانە 4، ژمارەی توشبوو 330، 4 تەقسیم 330 زەربی 100. لە کوردستانە ژمارەی مردن، ڕێژەی مردن تا ئێستا 1.2، یعنی 1.2 زۆر کەمە. ئەگەر سەیریکەی لە چاو ئەمریکا، ئیتالیا، ئیسپانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، سین، عێراق، ئێمە لە هەمویان کەمترین، بەس ئەمە ڕقەمە ڕاستەکە نییە. ئەمە هەگەر سەیریکە ئەمریکا ئێستا بە پێی مردن، بە پێی توشبوونی کە تەسپیت بووە 3.7، ئیتالیا 12، ئیسپانیا 9، فەڕەنسا 10، ئەڵمانیا 2.3، سین تقریبان 4، عێراق 5 شتێکە، ئێرانیش تقریبان 6. بەڵام ئێمە بە 5 جۆر ئەتوانین ڕێژەی مردن دیاریکەین. یەکێکیان ئەگەر ئێوە هەر سەیری بکەن لە ناو سایتەکانە، ئەو ئەڵێ بۆ نمونە لە عالەمە 1,800,000 110,000 مردووە، 410,000 چاک بۆتەوە. ئەگەر سەیری خوارەوە بکەن لەوەی خوارەوەیانە، ئەوەی لە قەوسە سوورەکایە، قەراغە سوورەکەی بۆ کراوە، ئەوە پێی ئەوترێ نیسبەتی مردن لەوەی کە چاک بۆتەوە. ئەمەش نیسبەتی ترە لەوەی کە چاک بۆتەوە یا ئەوەی کە داخراوە، نیسبەتی مردن لەویا لە 121. باشە، کەواتە ئەگەر سەیری سلایدەکە ئەکەینەوە جارێکی تر، ئێستا دوو شتیانمان باس کرد. یەکێکیانەوەی کە خەڵکی پێی ڕاهاتووە، ئەچێ ژمارەی مردن تەقسیمی ژمارەی توشبووەکە زەربی 100ەکە، ئەڵێ ئەرەوەڵا ئێمە شکر زۆر باشین، زۆر باشە، دەست خۆش بێ. یەکێکی تر ئەڵێ کاکە وەرە بزانین ئەوەی کە چاک بۆتەوە. بەڵام ئێمە 3 جۆری ترمان ماوە لە مردن، 3 جۆری ترمان ماوە کە نیسبەت دەرێن. دانەیەکیان ئەوەیە کە تۆ چیتە سەر نەخۆشەکە بەڕێی خۆت ئەمە کۆرۆنا ڤایرەسە، وەکو ئەوەی لە سین ئەچیتە سەر نەخۆشی ئەڵێ ئەمە کۆرۆنا ڤایرەسە. هەموو نیشانەکانی ئەوەی و لە ناو خەڵکە کەشایە، کەواتە ئەمە پێی ئەوترێ تەشخیصی سەریری، ئەڵێ ئەمەم هەیە کۆرۆنا ڤایرەس، ئەخەیتە ناو کۆرۆنا ڤایرەسەوە. ئەچی چیەکەی؟ دانەیەکی ترێ پێوتێ بێنیشانە،
ئەمەیە مشکیلەی دنیا. بەڕێزان ئەگە سەیری سلایدەکە بکەینەوە جارێکی تر هەمان سلاید لە بێنیشانەکان چێن؟ بێنیشانەکان ئەو کەسانن کە هەنێکی 100,000 لە دەرەوە وەستاوە تەشخیصمان نەکردووە و نەخۆشیشە گوێزنەوە. نەگلای ئێمە 100,000مان لە دەرەوە نییە. بەڵام لە ئەمریکا تەقیمیان کردووە ئەڵێ نزیکەی 10 تا 15 ملیۆنی تر لەناو ئەمریکایە. بەس ئەمریکا خۆی چیەکە؟ ئەمە لێرە حەزەکەم بەڕێزان یەک شت تێبگەن. دووشت یەکێکیان قەزەی سیاسیە. هیچ نەتەوەی ئامادە نییە نەخۆشیەک بگرێ لە سەدادەی هاوڵاتیانی پێ بمرێ. شتیوان نییە، هیچ کەسێ قبوڵی ناکە. ئێمە ئەگەر بزانین ئێستا نیسبەتی مردومان لە 106 وایە ئەمان و نەخێر ئەبێ بچن فەحسەکان بکڕن، هەموو میلەتەکە فەحسکەن، پۆزەتیڤەکانمان بۆ دەربێنەوەی لە ماڵەوە دانیشتووە. بۆ هەتا تۆ پۆزەتیڤ زۆر بێ مردنەکە لە شوێنی خۆیان وەستێ، چکەوەی لە ماڵەوەی نیشانەی نییە. وردە تۆ ئەڵێ چیەکەم کاکە بۆم بدۆزەرەوە. ئەمریکا ئەڵێ من هەری دۆزمەوە. ئەمریکا تا ئێستا 2 ملیۆن و زیاتر فەحسی کردووە. 500 ئەوە نە هەزاری خەڵکی دۆزیوەتەوە. نیسبەتی مردنەکەی هێنایە خوارەوە. ئێستا ئێران شتیوانیە ئەو وڵاتانی دۆستی ئێران لە ڕووی سیاسیەوە سین ئەڵێ بۆستە چۆنە بێ لە 106 سابیستی نەتەوەکەی تۆ بمرێ بەم ڤایرۆسە. ئەڵێ چیەکە؟ ئەڵێ وەرە فەحسکە ڕۆژی هەزارها فەحسکە نیسبەتەکە بۆ کەمەکاتەوە لە 120ەوە ئەکا بە 100 ئیکا بە 104 لە 102 ئەڵێ بۆستە بەسەیتر مادەم لە 102 احتیادیە. ڤایرۆسێکی هاتوۆتە دنیاوە خەڵکیی زۆری کوشتووە، هەنێ وڵات وەکو زەردەزیڕە بەریایە پیرەکانی خۆی هەمووی کوشت. ئەڵێ تو بۆستە. اینجا ئەوانە ئێستا چیەکەن؟ ئەو وڵاتانی ئەوروپای غەربی یەن چیەکەن؟ فەحسێکی زۆر زۆرەکەن، نایڵن فەحسێکی زۆر زۆرەکەن. ئەمە ئەلێرا قەزە سیاسیەکەیە، ئەلێرا قەزە سیاسیەکەیە بۆ ئەوەی لە دوایە بیباتەوە بە هاوڵاتی خۆی بڵێ منیش نیسبەتی مردنمە کۆم و دنیا بوو. بەڵام ئێمە بەداخەوە ئیجراعاتمان وەرنەگرت بەداخەوە. ئەمە جۆرێکی تر لە ڕێژەی مردن. جۆرێکی تر لە ڕێژەی مردن هەیە ڤایرۆسەکە کۆتاییەت ئەڕوات. دوای 4 مانگی تر دیسانەوە دەستەکەنەوە بە فەحس بەناو خەڵکە. ئەمەیان پێی ئەم فەحسەیە نییە کە ئیستا پێیەکەین. جۆرێک لە فەحسی ترە زۆر سەریع دەرەچێ لە مودەی سەعات 3 سەعاتە یا چارەکێکە سیرۆلۆجی پێوترێ یەکسەر نەتیجەکە دەرەچ ئەرە وەڵڵا ئەمە چی؟ ئەمە IgG پۆزەتیڤە. ئەمەش ڤایرۆسەکەی گرتو. ئەمە پێ ئەوترێ پۆست پان ئیندیمیک مۆرتالیتی ڕیت، یعنی دوای ئەوەی پان ئیندیمیکەکە کە پێدە تەواو بووە هەموو شتێک کۆتایی هاتووە ئەنتیبۆدیت یا دروست بووە، توی ئەنتیبۆدیەکە کەشفەکەی کەواتە ئەڵێ ئەمیش گرتوێتی. بۆ سعودی ئەمەی نەکرد لە 2012 و 13 سعودی ئەمەی نەکرد. هەر ئەو کەیسانی کە هەبوو تەشخیص بوو ئەوەی کە داغڵ بوو مرد لە 134 مردووە مێرس ئەوەی کە لە سعودیە بوو، دوای دەرکەوەی لەوە درۆ بووە لە 130 ئەوانەی کە بێنیشانەبوون فەحز نەکرابوون. ئەی بۆیان ئێستا بۆیان دەرکەوتووە هەڵەیەکی گەورەی کردووە سعودیە نەخۆشیەکی مێرسی کۆرۆناڤایرەسی جۆرەکەی تری کرد بە یەک وەحشی ترسناک لە جیهانە کە بووە بە زانستێکی مطلق. ئێستا دەرکەوتووە ئافرەتەکان و پیاوەکانی سعودیە کە نیشانیان سوک بۆ نەچون بۆ فەحس، هەر نەچۆ بۆ فەحس. لەبەرەوە ئێمە چیەکەین؟ ئەمە بووە بە کەواتە ئێمە 5 جۆر لە تەشخیصکرد لە ڕێژەی مردنمانەیە. جۆرێکیان لەسەر ئەو کەیسانی کە پۆزەتیڤە، جۆرێکیان لەسەر ئەو کەیسانی چاکبوونەتەوە، جۆرێکیان لەسەر ئەو حاڵەتانی کە هێشتا تەشخیص نەکراون، جۆرێکیان لەسەر ئەو حاڵەتانی کە هەرج نیشانەیان نییە، جۆرێکیشان کە ڤایرۆسەکە تەواو بێ. اینجا هەر هەمووی کۆکەیتەوە بەسەرێکەوە پێوتی ڕێژەی مردن. ئێمە ئەچمە سلایدێکی تر کە بۆ ئەوەی یعنی وردە بە جوانی لە مۆزوعەکە تێبگەین. ئەویش ئەوەیە ئەمەم کردووە بە جەدۆلێک. ئەمە بۆ ئەوەی هاوڵاتی ئەم سلایدەی کێت تۆ لەگەڵما بیت. ئێستا حالیە شتێکی پێوتی ICD، ئەمە زیاتر لەوانەیە بۆ دکتۆر باش بێ بۆ خوێنەوارێکی باش بێ، بەڵام ئێستاوا لێکم هاوڵاتیکی زۆر سادە. ئەمە ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ئەم نەخۆشیە هات کۆدی داناوە. کۆد ئەڵێ کۆدەکەی چەنە، تۆڵێ کۆدی ئەوە چەنە، کۆدی ئەوە چەنە، کۆدی تەلەفۆنەکە چەنە، کۆدی داتاکە چەنە. ئەم ڕێکخراوی تەندروستی جیهانیە هاتووە کۆدێکی داناوە لەم سلایدا. بۆ نمونە ئەگە سەیری سەرەوەکەیت نووسرا ICD ڤێرژنی 2019 هەر لە ڤێرژنی داتا چیە؟ لە 2019 ڕێکخراوی تەندروستی جیهانی هات
بەم سیستەماکە بۆ نییە تۆ لە هیچ نەخۆشخانەیەکی ئەوروپا و ئەمریکا نەخۆشیە تەخریجکەی یا دەریکەی ئەم کۆدە نەنووسی چکە زۆربەی وڵاتانی دنیا لەسەرم کۆدە پارە وەرگرنەوە لە دەوڵەت ئەڵێ مادەم وایە ئەم بێجگە لەمە نزیکەی 20 کۆدی تری داناوە بەس بۆ کۆرۆنۆڤایرەس کۆڤیدی 19 ئەڵێ ئەگەر تۆ کۆڤیدی 19 هەبوو بەڵام ڤایرۆسەکە نەدۆزی بۆ تەشخیسەکەی چیت بۆ دانی دووسێ تەشخیسی بۆ نووسیویت ئەگەر ڤایرۆسەکە دۆزیەوە بەڵام خۆتە نەچووی بەلایە یعنی تۆ چوویتە تە شوێنێکەوە کەسێک مردووە کە سەیرەکەی ڤایرۆسەکەی تایە ئەم تەشخیسە ئەبێت تەشخیسی کۆڤید 19 بێت ئەڵێ ئەم کابرایە ئەم ژنە ئەم پیاوە بە کۆڤیدی 19 مردووە ئاوا چونکە ئەمە سیستەمی جیهانیە پەیوەندی بەم دکتۆر و بەو دکتۆر و بەو ئیدارەوە نییە پەیوەندی بەم سیاسی بەو سیاسیەوە نییە ئەمە پێی ئەوتێ نەزانین لە تەشخیسە ئەمە پێوتێ نەزانین من لەوە تێناگەم بۆچی لە کوردستانە مناقەشەی خەڵک بێ بە کۆرۆناڤایرەس مردووە بە کۆرۆناڤایرەس دەبە کۆرۆناڤایرەس پۆزەتیڤە یعنی ئەمە مناقەشەیەکی زۆر ناعیلمی ناسەقافیە زانست ئەمەنە ئەزانم زانست زۆر بچکۆلەیە زۆر گرگەڵەیە زۆر هیچ و پوچە بەڵام زانست تۆزێ لەم کۆرۆناڤایرەسە زانست تاسۆتە شوێنێکەوە ئەبێ ئینسان گوێی لێ بگرێت زانست ئیستا لە شوێنێکایە ئەبێ ئینسان بزانێت لە دنیا چییە گوزەرێت هەچ کەسێ لە گیرفانی خۆی قسە دەرنێنێ بەڵام هیچ کەسێ ناتوانێت 100% بڵێ من ئەم نەخۆشیە ئەوەیەتی ئەگەر هەڵی نەوەشێنی هەنێک لەمانە هەڵی ژۆشێناوە هەر نازایی چکە ڤایرۆسەکە شتێکی ڕشتۆتە لەشی ئینسانەوە نادۆزرێتەوە لەبەرەوە ئەگەر سەیری سلایدەکە بکەینەوە جارێکی تر بۆمان دەرەکەوێ ڕێکخراوی تەندروستی جیهانی هەرم کۆدەی دانەناوە کۆدی دانا ئەڵێ لە حاڵەتی تەواریە بەکاری بێنە چکە و چوزانێ لە عێراق سیستەمی کۆمپیوتەر و تەشخیسی نەخۆشی نییە لە کۆمپیوتەرە تۆ بنووسی ئەم نەخۆشەم UO7.2 UO7.1 ئەمە چییە؟ ئەمە بە دکتۆرێکی پێ بە دکتۆرێکی عێراقی بڵێ ئەم شتە چییە چۆن بینوسم لەکووا بینوسم ئەڵێ ئەمە چییە من کوا کۆمپیوتەرەکەم لەکووا بینوسم ئەمە بەوەیە ئەگە سەیری خوارەوە بکەیت ئەو قەوسە سەوزانی خوارەوە کە نووسراوە ڕێژەی مردن 1 2 3 4 5 ئەبێ ڕێژەی مردن وەرگری اینجا لە ئەخیرە ڕێژەی مردنی گشتی بۆ دەرچێ بەڕێزان ئەمە بابەتێکە من زۆر دەمێکە لە یەکەمی نەخۆشەوە کە لە کوردستانەوە مردووە سیاسی تەسریحەیە برادەکانم تەسریحەیە من هەمیشە وتومە لەم کاتان لە یەکەم شتی مطلق مەڵێن چونکە زانست ئەو شتە جوانەی تایە زانست ئەو شتە جوانەی تایە کە بە تۆ ئەڵێت یعنی فێر دەکات کە شتی مطلق نەڵێیت کاتێک لە زانست هیچ کاتێ زانست گۆڕانکاری لە شوێنی خۆی نەوەستاوە زانست بەرەو پێشەوە ئەڕوات ئەگەر ئێستا بۆ نمونە حاڵەتێک لە یەک دوو حاڵەت لە ئەمریکا کەشف بووە دامی سیارەی کردووە کەچی ئەچن سیرەکەن کۆرۆناڤایرەسی تایە پۆزەتیڤە ڕاستە ئەمە خۆی دامی سیارەی کردووە ئەمە بە کۆرۆناڤایرەس نەمردووە چونکە لەبەر ئەم پیاوە هەر ئەسڵەن نەشی زانیوە کۆرۆناڤایرەسی تایە کەسێکە خۆی سیارەی لێ خوڕیوە بەڵام تۆ کەسێک جیاوازێکە لەکوایە کەسێک سیارە دامەکە یا لە ناو سیارەیەکە دامی کردو 5 کەس مردووە دوانیان نازانین کۆرۆناڤایرەسی پۆزەتیڤ دەرچووە دوای ئەوە خوێنەکەیان لەکەیلەوە ڤایرەسە کەسێکی تایەتی ئەمە بە ڤایرەس نەمردووە هەر پێنجیان بەچی مردوون بە دامی سیارە کاتی قمبەلەی هەڵیتە شوێنێکەوە 10 کەس مردووە بە سەیرەکەی دوای کاچی سەیرەکەی دوانیان هیچ پارچەیەکی پێوە نییە بەچی مردووە بە شۆکی هینەکە تووشی جەڵتەی دڵ بۆ مردووە کەواتە هەر دەیەخرێت چیەوە هەر دەیەخرێتە ناو هەر دەیەکێخرێتان لەبەرەوە من لێرەوە قسە بۆ یەک گروپی تایبەتیەکەم ئەویش ئەو گروپەیە کە تەمەنی لە 6 ساڵ زیاترە یەکێک لەو نەخۆشیانی کە هەیە باسمان کردووە یان مەناعەی نزمە کاتان لێ یەکەم لەم کاتەی کە بڕیارە وردە لەسەر خۆ ئەم قەدەغێ هاتو چۆیە و ژیان ئاسایی بێتەوە کە من زۆر تامەزرۆیم لەگەڵ ئێوە حەزەکەم ڕەفیقەکانم ببینم حەزەکەم هاتو چۆم بکەن هاتو چۆیان بکەم لەگەڵ ئێوە وردە ئەبێ ئاگامان لەو گروپە بێ و ئاگامان لە گروپی تریش بێ ئاگاشمان لە خۆمان بێ و ئەوەشمان لە بیر نەچێ قەرەباڵغی دروست نابێ بکەین و پاکوتەمیزی دەست
وە چووتە قەرەباڵغیەوە ماسک بەرە قسەیەکی زۆر لەسەر ماسکی ئەمەیان باشەوەیان بە عەمەل نایە ئەویان ئەوانە هیچی ناخوات چاکمان هێناوە بەرەو شایە گەورەکە ئەڕۆین با لێمان تێک نەچێت و من حەزەکەمەوە بڵێم لە کۆتاییە هەرچی شتێ لەسەر کۆڕۆنا ڤایرەس زوتومە لە سەرەتاوە هەتاکو ئێستا چێ ئەمە حەزم کرد ئەو ئینسانان تێبگا بۆچی ئینسان بە کۆڕۆنا ڤایرەس ئەمرێ ئایا لە ژیان لە جیهانە چۆن باز لە مردن ئەکرێ مردن یاری نییە مردن کۆتایی شتێکە زۆر جار ئەم کۆڕۆنا ڤایرەسە بەداخەوە بە مردن دەستی پێکرد هەر لەبەر ئەوەش بوو ترسێکی گەورەی خستە ناو جیهانەوە بەڵام ئێمە لە کوردستان خۆشبەختانە بە هەمومان دەرەجە یەکەم هاوڵاتی بە هەمومان بەڵام هاوڵاتیە ئەو پاداشە گەورەی بەرەکەوێ کە ئیلتیزامی کرد بە هەموو ئەو پابەندەکان ڕێنمایەکان ئەگەر هاوڵاتی نەبوایە ئێمە نەمانەتوانی ئێستاشی ئارا بە ئیسلاحات ئەبووە هەر یەکەمان لە شوێن لە نەخۆشخانەیە کابووینایە من لە کۆتاییە ڕێز و سڵاوم هەیە و هیوارم کە نەتەوەکەمان و شارەکانی کوردستان هەر هەمویان و لە بەنزیکترین کات کە ئیشەڵا بەرەو سەرکەوتنە گەورەکە بڕۆین و زۆر سپاسی هەموو لایەگەکەم زۆر سپاسی گەلی کوردستانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە یا پێم لە ڕێی ئەوانەوە قسە لەگەڵ ئێوە بکەم زۆر سپاس و ئێوارەیەکی خۆش